دوای هەڵمەتێکی مامناوەندی هەڵبژاردنەکان بۆ سەرۆکی نوێی فەڕەنسا، خولی یەکەمی دەنگدان بۆ سەرۆکاتی نوێی فەڕەنسا دەستی پێکرد کە 47 ملیۆن دەنگدار مافی دەنگدانیان هەیە. لە خولی یەکەم کاندید دەبێت دەنگی 50 کۆیەک بەدەست بهێنێت بۆ ئەوەی ببێتە سەرۆک کۆمار. هەر کاندیدێک لە خولی یەکەم ئەو ڕێژەی هێنا، خولی دووەم ئەنجام نادرێت. لە مێژووی فەڕەنسا تەنها یەک جار ئەوە ڕوویداوە، ئەوی شارل دو گۆل بووە، توانیوێتی هەر لە خولی یەکەم 50 کۆیەکی دەنگەکان بەدەست بهێنێت. بەپێی زۆربەی ڕاپرسیەکان لە سەدا 66 فەڕەنسیەکان پێیان وایە کە ئیمانوێل ماکرۆن لە 24 ئەم مانگەدا دووبارە هەڵدەبژێرێتەوە و بۆ ماوەی 5 ساڵی تر بۆ سەرۆکایەتی فەڕەنسا بەردەوام دەبێت. ئیمانوێل ماکرۆن کە ئێستا ئیداری دوو دۆسیە گەورە دەکات، ئەویش جەنگی ئۆکراینە و سەرۆکاتیکردنی یەکێتی ئەوروپایە، کە ئەمە شوا دەکات بەختی لە هەمویان زیاتر بێت بۆ ئەوەی 5 ساڵی تر پۆستی سەرۆکاتی فەڕەنسا وەربگرێتەوە. لە بنکەیەکی دەنگدانم دەمەوێت بزانم ئاستی بەشداری خەڵک لە هەڵبژاردنەکانە چۆنە. ئەم هاوڵاتیە کە لە هەڵبژاردنەکانی فەڕەنسا دەنگیدا قسەی بۆ کورسان نیوز کرد و وتی: ئەم هەڵبژاردنە زۆر گرنگە بۆ هەموو تاکێکی فەڕەنسا و لە ئاستی نێودەوڵەتیش گرنگی زۆری پێدەدرێت. ئەمڕۆوەک دەبینن لە تەواوی بنکەکانی دەنگدان ڕێژەی دەنگدان لە ئاستێکی یەکجار بەرزە، کە ئەمە زۆر دڵخۆشکەرە بۆ هەموو لایەک. بەڵام ئەوەی گرنگە ئەوەیە کە هاوڵاتیان سارد نەبنەوە بۆ هاتن بۆ بنکەکانی دەنگدان لە خولی دووەم کە 24 ئەم مانگە بەڕەوە دەچێت. خۆتان دەزانن ئەمڕۆ تەنها دوو کاندید ناویان دیاری دەکرێت. من پێم وایە چانسی ماکرۆن لە هەمویان زیاترە. لە بەرامبەردا هاوڵاتیەکی تری فەڕەنسی دڵخۆشە بە جۆش و خڕۆشی دەنگدان و بە کورسات نیوسی ڕاگەیاند. Je pense que, comme depuis de nombreuses années, بە بڕوای من ئەم هەڵبژاردنە لە تەواوی هەڵبژاردنەکانی تری فەڕەنسا گرنگترە. شەڕی ئۆکراین و دۆسیەکێتی ئەوروپا و چەندین بابەتی تر گرنگی خۆیان هەیە و بڕوام وایە ئەم هەڵبژاردنە ڕێژەی دەنگدان لە ئاستێکی یەکجار بەرزدا دەبێت. j'essaie de faire aujourd'hui, tout en gardant à l'esprit que c'est assez faux comme geste, mais qu'il faut. دەچمان سنتەری فەڕەنسی بۆ توێژینەوە لەسەر کاروباری عێراق. دکتۆر عادل باخەوان دەربارەی هەڵبژاردنەکانی سەرۆکاتی فەڕەنسا و کاردانەوەکانی قسەی بۆ کورسات نیوز کرد. کاندیدەکان خۆ دەزانی سێ کاندیدی سەرەکی هەن، ئەوانی کە هەمووی کاندیدی پەراوێزن. سەرۆک ماکرۆن هەیە کە نوێنەرایەتی ناوەندەکانە نەرایەتی سنتەری فەڕەنسیەکە. مارین لۆپێنت هەیە کە نوێنەرایەتی ئەو پەڕی ڕاستەکە، ینی ڕاستی ڕادیکاڵ نەک ڕاستی نۆرمال، ڕاستی ڕادیکاڵ، و هەروەها ژان لوک میلۆنشۆت هەیە کە نوێنەرایەتی چەپی ڕادیکاڵەکە. ئەم سێ پرۆژەیە ئێستا بەریەک کەوتون. ڕاستەکەی ئەگەر بتوێ ڕاستگویانە قسەت لەگەڵاکەم پرۆژە نییە. نە ماکرۆن وەکو پێویست بە کەس قسە لەسەر پرۆژەکەیەکە، نە لۆپێن، نە میلۆنشۆ. ئەوەی کە قسەی لەسەرەکرێ سێ کەسن، سێ کەسایەتین، سێ ئەکتەرن، واتە کۆی قسەکردنەکە هاتووەتەوە سەر ئەم سێ کەسە. و ئەم سێ کەسە توان لەبەروی کاریزمایان هەیە توانیوانە خۆیان فەرزکەن بەسەر هەموو ئەوانی ترە. مارین لۆپێن لە ترامپ خراپترە، لە ترامپ تونتر و ڕادیکاڵترە. مارین لۆپێن یەک ئەسڵان سەرەتای پرۆژەکەی، کۆی پرۆژەکەی هەر خۆی ئەوەیە کە لە فەڕەنسا لە یەکێتی ئەوروپا بڕاتە دەرەوە. ئەوێت فەڕەنسا نەکە لە یەکێتی ئەوروپا بەڵکو لە ناتۆش بڕاتە دەرەوە. ئەوێت فەڕەنسا لەسەر مۆدێلی کۆریای باکوور و رووسیا و چین بینا بکاتەوە. ئەژین تاریق، کورسات نیوز، پاریس.